بینەرانی عزیزی کورسات نیوز سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم هەواڵا بوریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێیەکەم. بەهۆی جەنگی ئێرانەوە نرخی تەماتە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بۆ 2500 دینار بەرز بووە، بەڵام لەمڕۆوە نرخەکەی بۆ 1000 دینار دابەزیوە. دژ بە بڕیاری وەزارەتی بازرگانی عێراق دەربارەی کڕینەوەی گەنمی جوتیارانی هەرێم جوتیارانی شارەزوور و سەی سادق گربوونەوەیان ئەنجامدا. وەزارەتی کشتتوکاڵی هەرێمیش بڕەکەی بە کەم ئەزانێت و ڕەدی دەکاتەوە. ئێران بەهۆی داخستنی گەروی هورمزەوە ڕۆژانە زیاتر لە 500 ملیۆن دۆلار زیانی بەردەکەوێت. ترامپ جارێکی دیکە هەڕەشەی لێدان لا ژێرخانی وزەی ئێران دەکات. سەدانەوەتی بازرگانی نەوتی و نانەوتی ئێران لەو بەندەرانەوەن کە گەماروی ئەمریکایان لەسەرا. ئەمڕۆ جێگرەوەکانی ئەو بەندەرانەتان بۆ دەخەمەڕوو. دووبارە سڵاوتان لێبێ. بەهۆی جەنگی ئێرانەوە نرخی تەماتە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بۆ 2500 دینار بەرز بووە، بەڵام لەمڕۆوە نرخەکەی بۆ 1000 دینار دابەزیوە. لایەنە پەیوەندیدارەکانیش ئەڵێن بە گەشتنی بەرهەمی ناوخۆیی هەرێم و عێراق نرخی بەرووبوومە کشتتوکاڵیەکان دائەبەزن. ئەلوەی سلێمانیە و لە نێو ژاوەژەوی دەنگی کڕیار و فرۆشیار نرخی تەماتە مشتومڕی سەرەکیانە. تەنها چەند ڕۆژێک لەمەوبەر نرخی تەماتە گەیشت بۆ 2500 دینار، بەڵام ئێستا نرخەکەی بۆ 1000 دیناری عێراقی دابەزیوە. فرۆشیارانیش دەڵێن لە ڕۆژانی داهاتوودا و لەگەڵ خستنە بازاڕی بەرهەمی ناوخۆیی هەرێمی کوردستان و عێراق نرخەکەی زیاتردا دەبەزێت. کاری بەرزبوونەوەی تەماتە لە ماوەی ڕابردووە ئەگەڕایەوە بۆ ئەوەی کە بەرهەمی ناوخۆمان نەمابوو، کە ئێمە کە بەرهەمی ناوخۆ پشتی پێبەسی ناوەڕاست و خواروی عێراقە لەبەرەوەی ئێستا بەوەی ئەم کەش و هەوایەوە وەرزی چاندن لە کوردستانە کەمێ دواکەوتووە، پشمان بە هاوردەکە بەست بوو. دوای ئەوە هاوردەکەش لە وڵاتی ئێرانەوە هاو لەو کاتشتا کە جەنگی ئێران ئیسرائیل و ئەمریکا بوو، بۆی ئەوە ئێران نی هێشت صادراتەکەی زۆر بێتە دەرەوانێت لە ناوخۆی خۆیان هێشتەوە. بەڵام خۆشبەختانە ئێستا لە وڵاتی ئێرانیشا بەرهەمەکە زۆر بووە کە تەماتەی گوڵخانەیە پێگەیشتووە لەوێ پێڵەن گوڵخانە تەماتەکە کە زۆر بووە، صادراتەکەشی زۆر بۆ دێتە هەرێمی کوردستان. لەخوا بە زیابێت تەماتەدا بەزیە کولێ بە 900 هەتا 1000 ناریم ڕۆکە. لەخوا بە زیابێت تەماتەی عێراقیمان دەرشووە، تەماتەی بامیمان هەیە، کولەکەمان دەرشووە، باینجانمان هەیە، بیبەرمان هەیە. لەخوای گەورە بە زیاد بێ عەشامان ڕسکمان زۆرە. ئاڵۆزیە ئەمنیەکانی ناوچەکە و سەرهەڵدانی جەنگی نێوان ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر وەستانی هاوردەکردنی تەماتە هەبووە بۆ هەرێم، بەڵام وەک لایەنە پەیوەندیدارەکان دەڵێن بەپێی تێپەڕبوونی کات نرخەکان ڕوو لە دابەزین دەکەن. کردنەوە شتێکی زۆر کاتیە بەبراورد بە چەند ڕۆژ ڕابردوو ئێستا تەماتە 150 نرخەکەی لەسەر ئاستی بازار بە شێوەیەکی گشتی دابەزیە. لە چەند ڕۆژی داهاتوو بەرهەمی سامەڕا و شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق پێڕادەکا و جگەلەوە لە سەرەتا تا ناوەڕاستی مانجی 5 بەرهەمی تەماتەی ناوخۆی هەرێمی کوردستان پێڕادەکات بە پێڕاگەیشتنی بەرهەمی تەماتەی هەرێمی کوردستان و عێراق و ئەو پلانی کە لە بەردەستی وەزارەتدا هەیە لەسەر ئاستی کاراکردنەوەی ڕۆژمێری کشتتوکاڵی و یاسای پارێزگاریکردنی بەرهەمی ناوخۆی تەماتە بە شێوەیەکی مەرکەزی دادەبەزێ. لە نێو بەرووبوومە هاوردەکراوەکان تەنیا نرخی تەماتە بەرز نەبووتەوە، بەڵکو نرخی مۆزیش بە شێوەیەکی بەرچاو بەرز بووتەوە و وەک کاسبکارانی ئەلوە دەڵێن هۆکارەکەی بۆ ئەو دۆخە ئاڵۆزیە دەگەڕێتەوە کە لە ناوچەکەدا هاتۆتە ئاراوە. جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەرێمی کوردستان هەیە، بە تایبەتیش دوایین جار کاریگەریەکان لەسەر نرخی بەروومە کشتتوکاڵەکان و بە تایبەت تەماتە دەرکەوتن. بەڵام بە پێگەشتنی بەروومە کشتتوکاڵەکانی نێو هەرێمی کوردستان و عێراق و خستە بازاڕیان نرخی بەروومە کشتتوکاڵەکان هاوشەوی ئێستا بەردەوام ڕوو لە دابەزین دەکەن. ڕۆبادین کورسات نیوز سلێمانی. ژمارەیەک لە جوتیارانی قەزای سەی سادق و شارەزوور لە بەردەم سایلۆی هەڵەبجە گرتبوونەوە دژ بە بڕیارێکی وەزارەتی بازرگانی عێراق دەربارەی بڕی وەرگرتنی گەنمی جوتیاران لەم ساڵا کە بڕیارە بۆ هەر تۆنێک گەنم 8 کیلۆ گەنمی جوتیاران بکڕدرێتەوە، هاوکات بە گشتی 2900 هزار تۆن گەنمی جوتیارانی هەرێم
وەرئەگیرێت. ئەمەش بووەتە هۆکاری ئەوەی کە وەزارەتی کشتتوکاڵی هەرێمیش هاوشێوەی جوتیاران نیگەران ببێت ئەو بڕێی پێکەمە و ڕەدی ئەکاتەوە. جوتیاران داوا لە سەرۆک کۆمار و نوێنەرانی کوردەکەن کە کێشەی وەرگرتنی گەنمی جوتیاران چارەسەر بکرێت حکوومەتی ناوەند پشکی هەرێم زیاد بکات. ئەمڕۆژ سروە محەممەد ئەندامی ئەنجومەنی نوێنەران و بەڕێوەبەری فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئیمزای زیاتر لە 110 پەرلەمانتاری عراقی وەرگرتووە دەربارەی خەرجکردنی شایستەداراییەکانی عراق بە گشتی و جوتیارانی هەرێمی کوردستانیش بە تایبەتی هەتاوەکو ئێستا بۆ ساڵی 2025 حکوومەتی عراقی زیاتر لە 1 تریلیۆن و 600 میلیارد دیناری شایستەداراییەکانی جوتیارانی لەلایە بەگشتی و خەرجی نەکردووە. نووسراوەکەش ئاراستەی سەرۆک وەزیرانە کرێت بۆ ئەوەی کا فەرمانی خەرجکردنی بدات. کوردستان 300,000 تەنیان دانابوو ئەو کاتە من حیدەر کەرعاوی پێوتم بەرپرسی دانیێڵی عێراقەوتی وەزیرەکەتان بنێن با لە ئێستا و کار بکەن لەسەری بۆ ئەوەی ڕێژێکی باشتان بۆ دابین بکەن. بەڵام وەزیرەکەی ئێمە دواکە چواردەی مانگ چوونەتە بەغا لەوێ کە دانیشتون 292,000 تەن گەنیان بە کوردستان حسێب کردووە بۆ ئەم ساڵ وەرگیریەوە ڕێژێکی زۆر کەمە. ئێمە رازین بەو ڕێژە خۆشبەختانە بێگەتخانیش وەفدەکەی ئیمزایان نەکردو گەڕاونەتەوە. دوای گەڕانەوە من تەسیقم لەگەڵا کرد و قسەم لەگەڵا کرد وتی کاکە شتەکە وای وتم کاکە ئێمە ئیشی لەسەرەکەین ئەتوانین چەند خاڵێک ئەوە بکەین وتی چی بکەین وتم لەگەڵ پەرلەمانتارەکانی خۆمان ناتوانین دەنگ کۆ بکەینەوە لە پەرلەمانی عێراق ئێستا خۆشبەختانە سەعات 12 پەیوەندیم پێوەکردن خەریکن دەنگ کۆکەنەوە کەوا لەسەر ئاستی عێراق پشتگیری جوتیارانی کوردستان کردەوە شتێکی باشە. ئەگەر نەکرا ئەوەش وەزیر بام بکەنە لای سەرۆک کۆمار لە ڕێگەی سەرۆک کۆمار و لە پێچینەوە لەگەڵاکردن هەر نەکرا لە ڕێگەی دادگاوە بەڵێنیان داوە چەند پەرلەمانتارێک لیژنەیەک لە بەغاوە بێن بۆ ئەوەی بتوان مەسحی گەنمی کوردستان بکەن بزان چەند دۆنم لە کوردستانە ئەوانە لەن ئێوە زۆرتان نووسیوە 3 ملیۆن دۆنم تا نووسیوە 3 ملیۆنەکە زۆرە ئێمەش داوامان کردو لە ڕێگەی پەرلەمانتارەکان و لیژنەیە لە بەغاوە بێت لە ڕێمانی دەستکردووە مەسحی کوردستان بکەن بۆ ئەوەی ڕێژەکە تاو ئیسپات بێت و ئەوان نەتوان بیانکەمان پێگەڵان بە بیانکەن بەڕاستی بۆ کوردستان. قەرەبوونەکردنەوەی ژمارەیەک خان و دوکانی هاوڵاتیان بەهۆی قەیرانی داراییەوە کە لە ساڵی 2012ەوە پرۆژەی دووسایدی ناوبازاڕی قەڵاتزێی وەستاندووە. ساڵانێک لەمەوبەر بڕیار بوو ببێت بە شقامێکی جوان و بەرفراوان. بەڵام قەرەبوونەکردنەوەی چەند دوکان و خانوویەک کە کەوتونەتە چقی ڕێگەکە 14 ساڵە ئەم پرۆژەی وەستاندووە ئەمەش سیمای شارەکەی ناشرین کردووە بۆتە جێگەی نیگەرانی هاوڵاتیانیش. دووسایدی ناوبازاڕی قەڵاتزەیە. ساڵانێک لەمەوبەر بڕیار بوو ببێتە شەقامێکی جوان و بەرفراوان. بەڵام قەرەبوونەکردنەوەی چەند دوکان و خانوویەک کە کەوتونەتە چەقی ڕێگاکە 14 ساڵە پرۆژەکەی وەستاندووە. ئەمەش سیمای شارەکەی ناشرین کردووە و بۆتە جێگەی نیگەرانی هاوڵاتیانیش. هەر کەسێک کە خەڵکی ئەو شارە نەدەبێت کە دێ داخلی ئەو شارە دەبێت وا دەزانە شارێکی وێرانەیە. لە ڕاستیدا ئەو پرۆژەیە کەوا بڕیار بوو لە ساڵی 2012 بڕیاری دووسایدکردنی ئەو شەقامەیە بدرێت. بەڵام بەداخەوە بەهۆی نەبوونی پارە و قەرەبوونەکردنەوەی خاوەن مڵکەکان و دوکاندارەکان ئەم پرۆژەیە تقریبا وا بۆ ماوە 14 ساڵە ڕاگیراوە. بۆ لێرە داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئاوڕێکی جدی لە شاری قەڵاتزێ بداتەوە. ئەو دووسایدە ئەگەر بێت و جێبەجێ بکرێت و کارەکانی وەک خۆی بڕوات منتیقەکەش سیمایەکی جوان دەبەخشێت و شاری قەڵاتزێش نوێبوونەوەیەک بەخۆیەوە دەبینێتەوە لە ڕووی بازارگەریشەوە کاریگەریەکی زۆر باشی دەبێت چکە بە هەمان ڕوونە پێشووتر ئێرە وەک بازار بەکاراتەوە کە کۆمەڵێک دوکانی لێ بووە کڕین و فرشتنی تێدا کراوە و ئەو دووسایدەش کاتێک کە خەڵک داخل دەبێت هەموو گەشتیاران و خەڵکی ناوچەکەش سایدێک بەکاردێنن. بەڵام ئەگەر بێت و کارەکە و پرۆژەکە جێبەجێ بکرێت هەم سیمایەکی جوانی دەدات بۆ گەشتیاریش و هەمیش بۆ بازارگەریش. قەیرانی دارایی هۆکاری وەستانی پرۆژەکەیە. شارەوانی قەڵاتزێ لە هەوڵدایە خاوەندوکان و خانووەکان لە ڕێگەی دابینکردنی پارە یان زەوی قەرەبوو بکاتەوە بۆ ئەوەی پرۆژەکە دەست پێ بکاتەوە و تەواو بکرێت. بەهۆی قەیرانی دارایی نەتوانراوە پرۆژەکە تەواو بکرێت. سەبارەت بە پرۆژەکە ڕێگریەکانی بەردەمی بریتیە لە قەرەبووکردنەوەی ئەو دوکانانەی کە لە ڕابردوودا ئیستیملاک کراون لە هەوڵداین ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی قەڵاتزێ بۆ ئەوی بتوانین قەرەبووی خاوەن دوکانەکان بکەینەوە. ئەگەر قەیرانی دارایی باش بێت لە داهاتوودا هەوڵ دەدەین لە ڕێگەی پرۆژەکان و لە ڕێگەی تەرخانکردنی بودجەوە بتوانین قەرەبووی هاوڵاتیەکان بکەینەوە. ئەگەر پلانی دووەممان ئەوەیە کە بتوانین
لە ڕێگەی ئیسیملاکی عینی بەزەوی بتوانین قەرەبووی خاوەن دوکانەکان بکەینەوە و لە داهاتوودا پرۆژەکە تەواو بکرێت و دەبێتە سیمایەکی جوان بە شاری قەڵازێ دەبەخشێت. پرۆژەی دووسایدی ناوبازاری قەڵازێ لە ساڵی 2012 بە بڕی 6 ملیار دینار چۆتە بواری جێبەجێکردنەوە. بەهۆی نەبوونی پارە تەنیا 160 خاوەن دوکان و خانووەکان کە کەوتونەتە ناو پرۆژەکە قەرەبوو کراونەتەوە. 46 دوکان و 4 خانوو کە خاوەنەکانیان قەرەبوو نەکراونەتەوە بوونەتە بەربەست لە بەردەم تەواوکردنی پرۆژەکە. ساڵانێکی زۆرە دانیشتوانی قەڵازێ چاوەڕێی تەواوکردنی پرۆژەی دووسایدی ناوبازار دەکەن. بۆ ئەمە بەستە چاویان لە حکوومەتە کە پارە بۆ قەرەبووکردنەوەی ئەو دوکان و خانوانە دابین بکات کە کەوتونەتە ناو ڕێگاکە و بوونەتە بەربەست لە بەردەم تەواوکردنی پرۆژەکە. خالید ئەحمەد کورساد نیوز قەڵازێ. لە دوای ئەم جەنگەوە ئەو بەرهەما کە دابشکردنەکەی کەمی کرد و نرخەکەشی بەرز بووەوە بێگومان غازی ماڵان بوو. جا دوێنێ هەواڵەکە ڕاگەیەندرا و تراکە لە سلەیمانی ئەم کێشەیە چارەسەر کراوە، بەڵام هەتاوەکو ئێستا ئەم کێشەیە لە هەولێر و هەروەها لە دهۆکیش بەردەوامە. منەمەوێت زیاتر لەم بارەیەوە زانیاری لە پەیامنێرەکانمان وەربگرین بۆ یامێ بچمە هەولێر سەرەتا و لەگەڵ قارەمان لەم بارەیەوە قسە بکەم. قارەمان سڵاوت لێبێ، ماندوو نەبی پێمان بڵێ کە دەربارەی کێشەی دابشکردنی غاز چی هەیە، بۆچی هەتاوەکو ئێستا چارەسەر نەکراوە؟ زریان ئەو کاتت باش، بەڵێ تاوەکو ئێستا لە هەولێر کێشەی کەمی غاز دابشکردنی غاز چارەسەر نەکراوە، بە تایبەت ئەو غازێکە حکوومەت بە نرخی پاڵپشتی کرا و دابەشی دەکەوە ئەوەی کە بەر لە جەنگ بۆ هەر بڵێک 8500 دینار بوو. ئەنی هەرچەندە هەفتانە چەند ڕۆژێک نزیکەی 25,000 بۆ 30,000 بوتڵ دابش دەکرێت، بەڵام تاوەکو ئێستا لە بەشێکی زۆری گەڕەکانی هەولێر گرفتی کەمی غاسێ، بە تایبەت ئەو ماڵانەی کە غازیان پێناگە و بریکارەکان غازەکانیان بەش ناکە کە بگان بەو شوێنانە، بۆیە نرخەکەی تاوەکو ئێستا بە بەرزی ماوەتەوە لە بازاڕەکان. من ئەو شوێنەی کە لە دواوە ئێمە دەیبینن چەند بتڵی غازێک دانراوە، ئێستا بۆ هەر بتڵێک نزیکەی 25,000 دینارێکە، هەرچەندە نرخەکەی بۆ 30,000 دینار بەرز بووە، ینی لە ماوەی چەند ڕۆژێک ڕابردووە کاتانی کە جەنگ بوو، بەڵام لە چەند ڕۆژێک کە بەرهێنانی غازیات بوو بەشێک لە بریکارەکان غازەکانیان دابش کرد، بەڵام تاوەکو ئێستا نرخەکان هەر بە بەرزی ماونەتەوە لە هەولێر. لە هەولێر هەرچەندە نزیکەی 400,000 خەڵک یاخود خانەوادە لە ڕێگەی کارتەوە غاز وەردەگرن، یاخود غازیان وەرگرتووە بە شێشیان ئەوەیەکە بۆ هەر ماجێک بڕی 2 بتڵ یاخود 2 بتڵ غاز وەردەگرن، هەرچەندە لە دوێنێ و ئەمڕۆوە بوتڵی یەکەم واتە ژمارە یەکەم کۆتایی پێهاتە سەندە و خانەوادانەی کە وەریشان نەگرتوواتە ئەم 2 بتڵەشیان وەرنەگرتووە بتڵی یەکەمیان ڕۆیی. لەگەڵەوەش دیار نییە ینی ڕۆژانە لە هەفتەی داهاتوو دابشکردنەکە بە شێوەیەک دەبێت، بەڵام وەک باسم کرد گرفتەکە تاوەکو ئێستا ماوە لە بەشێکی زۆری شەقامەکانی هەولێر دەبیندرێ خەڵک غازی تیجاری یاخود بازرگانی لە بەشێک لە شەقامەکان داناوە، ئەمیش وەکو کاسبیەک کە نرخەکەی بەرزترە بە بەراورد بە ئەو غازەی کە حکوومەت یاخود بریکارەکان بە هاوڵاتیانی دەدەن. بۆ هەر بتڵێک وەک باسم کرد نزیکەی 25,000 دینارێکە، لە بەشێک لە شوێنەکان نرخەکە نزیک دەبێتەوە لە 30,000 دینار، لەگەڵ ئەوەش لە بەشێک لە بەنزیخانەکان لە هەولێر بەهۆی ئەوەی کە نرخەکان ناجێگیرە، نرخەکان بەرزە، بەشێک لە بەنزیخانەکان غاز نافرۆشن یاخود غازیان نەهێنا بۆی کەەوە بیفرۆشن بەهۆی ئەم ناجێگیرەی لە نرخەکان هەیە، بەڵام لە بەشێکیان غاسەیە نرخەکەی لە نێوان 1000 دینار بۆ 1050 بۆ 1100 دینارێک دەبێت لە بەشێک لە بەنزیخانەکان. وەک باسم کرد لە هەولێر تاوەکو ئێستا گرفتە ماوە و چارەسەر نەکراوە دابشکردنی غاز، بەشێک لە هاوڵاتیان ئەم گرفتەیە ماوە، لەگەڵەوەش بەشێکی تری خەڵک زریان گرفتی ئەوەی هەیە کە مادەی سەتوسلی هەیە یاخود بەشێک لەو هاوڵاتیانی کە ئەم کارت و کۆبوونیان نییە غازیان وەرنەگرتو یاخود بەشە غازیان وەرنەگرتووە کار چەندە زیاتر لە ماجێکە قەیرانی غاز و بەشێک لە سوتەمەنیەکان بەردەوامی هەیە و چارەسەرکردنی ئەمانەش تاوەکو ئێستا هەروەک خۆی ماوەتەوە چارەسەر نەکراوە و لە هەما کاتدا ڕۆژ لە دوای ڕۆژیش وەک باسم کرد شەقامەکان و شوێنە گشتەکانی هەولێر زیاتر دەبن بە تایبەت فرۆشتنی غاز و بەشێک لە سوتەمەنیەکانی وەکو بەنزین و ئەوانەی کە خەڵک بەکاری دەهێنێت. من پرسیارێکم هەیە باسی نرخی غازی بازرگانیت کرد و تاوەکو 25,000 دیناریش ئەفرۆشێ ئەو غازەکە ئەبرێت بۆ گەڕەکەکان و بریکارەکان دابەشی ئەکەن، ئەوانە هەر بتڵەکی بە چەند دەست هاوڵاتیانەکەوێت لە ئێستاە؟ زریانەوەی کە بریکارەکان دابەشی دەکەن 8500 دینارە، بەڵام ئەوەی کە
ئەوەی کە لە بازرگانی یاخۆت ئەوەی کە لە دواوە ئێمە دەبینین ئەنی هەر یەک بتڵێک لەمانە بە 25,000 دینارە لێرە ئەنی لەگەڵ خاوەنەکەی ئێرە قسەم کرد هەرچەندە حەزی نەکرد قسەمان بکە بەڵام زانیاریەوەی پێدای کە لە بەشێک لە شوێنەکانی تر نرخەکان بەرزترن نزیک دەبێتەوە لە 30,000 دینار نی کەمتر لە 30,000 دینار پێشووتر نرخەکان بۆ نزیکەی 40,000 دیناریشە بوو لە هەولێر بۆ هەر یەک بتڵێ غاز بەڵام دابشکردنی غاز نەبوو کەم بوو هەرچەندە دابشکردنەکە کەمێک زیاتر بوو واتە ژمارەی دابشکردنی بوتڵەکان بەڵام تاوەکو ئێستا چارەسەر نەکراوە ئەوەی کە حکوومەت یاخود بریکارەکان دابەشی دەکەن 8,500 دینارە ئەوەی لە بازرگانیش دەفرۆشێتن لە شەقامەکان وەکو متڵانە 25,000 دینارە نزیک دەبێتەوە لە 30,000 دینار بە لتریشەیە خەڵک لە بەنزیخانەکان پڕی دەکات 1000 دینار 1,500 دینار تاوەکو 1,100 دیناریش دەڕوات. سپاس پەیامنێرمان قارەمان جەوهەر لە هەولێرەوە لەگەڵمان بوو دەستخۆش قارەمانمان دوو نەبی. وەکو باسم کرد تەنها هەولێر نییە لە دهۆکیش هێشتا قەیرانی کەمی غاز بەردەوامە. پەیامنێرمان هەوار عەلی هەندێک زانیاری کۆ کردوتەوەڵێ نرخی غازی بازرگانی هەر بتڵێکی 18 بۆ 20,000 دینارە بە بینەری زانیاریەکانی هەواریش بین ئەگەڕێمەوە لاتان. بله قەیرانە غازاماڵان لە پارێزگا دووکێ هێشتا بەردەوامە ئەنکو هێشتا ڕەوش ئاسایی نەبووەوە بۆ نمونە ji 4 ڕۆژان حتا کو هەفتەیەکێ پێدوێت حتا کو قنینەکێ غازێ بسعر حکومی کو 9,000 دینارەیان بدەست خەڵکیت کەویتن دبەرامبەردا یا بازرگانی یا هەی لەسەر جادەیان دەهێتە فروتن ئەو ژی هەر قنینەیەک بە 18,000 دیناران حتا 20,000 دیناران دەهێتە فروتن لەوڕا خەڵک جی داخواز دکەتن چونکو لە هەمی پارێزگایندیên هەرێما کوردستانê ڕەوشا غازاماڵان ئاسایی بووەوە پشتی ئاگربەستا شەڕیا دناوبەرە ئیرانê û ئەمریکا دا هاتیە ڕاگەهاندن ڕەوش لە هەمی باژەڕیندیên هەرێما کوردستانê ئاسایی بووەوە لێبتنê li پارێزگا دووکê ئەف ڕەوشە bi diristî ئاسایی نەبووەوە لەوڕۆژ خەڵک داخواز diketin ev kompaniyên dabeşkirina غازê پتر اشلای حکومت و بین هاندان و هر سا گواشتن سر و بین کرن داکو خلق نمین تلهیوی قنینه کی غازه ج 4 روزان حتی کو 7 روزان هر وسا حکومت بشه چافدری بازاری جی بکتن چونکو نبتنه غاز لبازاری گرانتره بلکو همو تشتک ل پارێزگاه دو که ج باجرندین هرما کردستان گرانتره اوجی لکفتن نوی شرینه کدنافبرا ایران و امریکا دهاتی نکرن وەکو من دا دیارکردن لە پارێزگا دو کە ji bo dezveyînana qinînekê xazê bi bihaya hikûmî bi 9,000 dînaran ji 4 rojan heta 7 rojan pêdiviye tixulîviye bigirî ya bazirganiya hey li ser caddean dihêta firotin belê ew jî duqate anku bêjîm 18,000 heta 20,000 dihêta firotin lewra daxwaziya giştiya xelkê parêzgeha dûkewe ku rewşa asayî ji bo xazamalan careka dî bihête dirûstkirin her wisa hikûmet pabend bît bi xizmetguzariyan çunku dabînkirina xazamalan erke li ser hikûmetê û pêdiviye evê xizmetguzariyê pêşkêşî xelkî biketin. دروستبوونی ئاستەنگ لە کاروباری گەڕووی هورموز بێگومان کە یەکێکە لە ڕێڕەواهەرە سەرەکی و گرنگەکان بۆ بازرگانی نەوتی و نانەوتی بێگومان ئاستەنگی بۆ وڵاتانی جیهان دروست کردووە لە هەرێمی کوردستانیش هەندێک کاڵا و شمەک نرخەکەیان بەرزبوونەوەی تۆمار کردووە جاکە پرسیار لە کاسبکارانەکەی یەکسەرا بیانوەکا بنەوە سەرگەڕووی هورموز خۆڕەنگە ناحەقیش نەبن بەڵام لەم بارەیەوە ڕامان مستەفا چۆتە ناو بازار کاسبکارانی دواندووە یەکێک لەو کاسبکارانە باسیەوە کاتەڵێ کەشتیەکان ئەوانەی کە بارەکانیان پێ کەڵوپەلەکانیان پێ ناچار بوون بگەڕێنەوەڵە هەندێکیان هەر ئەسڵەن کەلوپەلەکانیان لە هۆنگ کۆنگ فڕێداوە گەڕاونەتەوە لە هۆنگ کۆنگ فڕیاندا و نازانین چی بەسەر هاتووە بابینەری ئەم زانیاریانێ ڕامانیش بین دەربارەی بەرزبوونەوەی نرخی پێداویستیەکان لە هەرێمی کوردستان. سڵاوتان لێبێت و ئەو کاتتان باش لە یەکێک لە بازارەکانی شاری هەولێر دیارە هەر لە سەرەتای هەڵگیرسانی جەنگەوە تاوەکو ئێستا نرخەکان بە شێوەیەکی گشتی لە ناو کەلوپەل و پێداویستیەکانی سەرەکی ڕۆژانەی هاوڵاتیان بە نازێژیری ماونەتەوە بەرزی و نزمیەکەن ئەوەی کە هەیە لە ئێستادا نرخەکان بەرز بوونەتەوە بەتایبەت ئەو بابەتانەی کە ڕۆژانە هاوڵاتیان بەکاریهێنن لە خواردنەمەنیەکان و لە بابەتە سوتەمەنیەکان کە بەتایبەتی ڕەنجی زۆر داوەتەوە بە ئەو جەنگە کاریگەریەکەی ڕەنجی زۆر داوەتەوە لەسەر بابەتە سوتەمەنیەکان و لەگەڵەوەشدا بابەتە سەرەکیەکانی دیکە تاوەکو ئێستا لە بابەتی جلوبەرگ و پێداویستیەکانی دیکەش من ئێستا لە بازارێکم کە
بەڕاستی ئەوەی کە ئێمە دەیبینن هەرچەندە لێرە نرخەکان کۆن ئەوەی کە لە بازار پێڵێن نرخی جوملە بەڵام بە شێوەیەک لە جوملەش لە نرخە کۆیەکانیش با بڵێن چەند هەزارێک بەرزبوونەوە هەیە بەپێی بابەتەکانش ئەگۆڕێنجا من ئەڕۆم لای هاوڵاتیەک قسەی لەگەڵەکەم بزانم زانیاری زیاتر لە وەرگرم زانم دۆخەکە چۆنە قوربان سڵاوت لێبێ سڵاو لە جەنابیشتانی خۆ بەخێر بەسەر پێمان بڵێ بە شێوەیەکی گشتی نرخەکان لای ئێوە چۆنە خۆی نرخ لەگەڵ چەند مانجێک پێشستا بەرز بۆتەوە بەعام هۆکارەکەشی دیارە هۆی داخستنی گەروەکانە بە تایبەت گەروی هورمز ئێستا ئەشیا زۆر بە زەحمەت دێ ڕۆژەکەی و دوو ڕۆژ نیە چەند تاخیر بی ئەوەندە بازی دێتە سەر زێتر دێتە ئێستا حاویات هەیە بێجگە لەو گرانی حاویات هەیە ئێشتا زۆر مەبلەغی زێتری دێت سەر حاویات هەیە لە گەروی هورمز گەڕاوەتەوە بارەکان ێستا باری شەریکات هەیە مەسە باری ئەو بازاڕە هەمووی گەڕاوەتەوە چۆ لە هۆنگ کۆنگ فڕێدرا و حاوێ لەوێ دانراوە نازان کەی دێت چوت لە سریلانکا دانراوە کەس نازان ینی هۆکارەکان زۆرن یەک لەوانە گومرگ زیادی کربات زائیدەن دۆلار لە بازار نرخی بەرزە دۆلار لە چاو چەند مانجێ پێسە مەسەلەن بە 142 ناو بێسە بە 153,000 جیاوازەکە زۆرە نسبێ ئەوە بۆ تیجارەت کێشەی حواڵات ئەوە دەوری زۆرە ئەشیا کەم بێ ئەویش دەوری زۆرە خاوەن کارەکان کە دێنە لای ئێوە ئەو کەلوپەلو و پێداویستیانە داواکەن مامەڵەکەن وەکو جاران چۆنەوەن ینی داوای دابەزانی نرخەکان لە ئێوەکەن بەڵێ داوامان لێ دەکەن بەزەوە هەندێک شتێت و لە دەسەڵاتی توودانی ئەمن کە بارێکم بۆ بێ سعرەکە بە زیاد گران لەسرم بێ مەجبورم بە گران بیفرۆشم ناتوانم چۆن بەس هەشە ینی هەشە تێشیدا هەیە ئیستیغلالی کردو وەزعەکەی قۆڕق کردو ئەوە شەیە بەس بە شێوەیەکی گشتی بەعام بازار خراپە ینی بازار شێواوە بازار گرانیە بازار کزە سستی تەواو پێوە دیارە خەڵک پێشتر دەهات مەسەل بۆ نمونە بەبێ منت ئەشیای لێم دەکڕی ئێستا زۆر بەکەم دێ یعنی بازار لاواز بە بە تایبەت زۆر لاواز بە تەسیری 100% تێ کردو باشە پێشتر لەو وەرزەدا زیاتر خەڵک شتی ئەکڕی چۆنە بە بەراورد بە ساڵی پار جیاوازەکەی زۆرە ئێستا تەمەشاکە بەهارە مەسە بۆ نمونە بەهارە دوای نەورۆزە بازار چۆلە تەمەشاکە ئێمە پێش جەژنیش بازار چۆل بوو ینی ماشەڵڵا بە جەژن و بە ئەوە نەدەچوو بە مەوسم نەدەچوو کاتی جێژن و مەوسم نەدەچوو جەژن و بەهارە ئەوانە نەدەچوو ینی زۆر جیاواز ئەمساڵ زۆر جیاواز بوو بەڵێ وەکەوەی ئەو دوکاندارەش ئاماژەی پێدا دیارە لای ئەوانیش جیاوازێکە زۆرە لەگەڵ ساڵانی ڕابردوو لەگەڵ پێش هەڵگیرساندنی جەنگ ئەوەی کە هەیە لە ئێستادا ساڵان لە وەرزی بەهاردا خەڵک ڕووی لە هاوڵاتیان با بڵێن لە بازارەکانە کرد بە شێوەیەکی گشتی کەلوپەل و پێداویستەکانیان نەکری بە تایبەت لە وەرزی سەیرانکردن و ئەو بابەتانی کە هەیە لە ساڵانی ڕابردوو ئێستا دیارە جیاوازێکی زۆر بۆ ئەوەکەوەی دوکاندارە ئاماژەی پێدا دیارە کاریگەری بە تایبەت گەروی هورمز داخراوەکە ئەمە بە شێوەیەکی بەرچاو خستنە ڕووی کەم کردوەوە لە بازارەکاندا بەهۆی کەمی و یان نەبوونی کەلوپەلەکانەوە ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە لە ئێستادا نرخ بە شێوەیەکی گشتی لە بازارەکاندا بە بەرزی بمێنێتەوە. ئەمڕۆ لە نرخەکانە باسی زیوتان بۆکەم لە بەرەوەی کە ئەوەی کە جێی سەر سوورمانە ئەوەیە کە ماوەی 2 ڕۆژە بە تایبەتی نرخی زیو لە خوار تەنانەت ئۆنسە جیهانیەکەشەوە لە هەرێمی کوردستان مامەڵی پێوەکرێ باسی بابەتەکانی تر ناکەم بۆ نمونە زێر یان نەوت لە بەرەوەی کە ئەمشۆ بازارەکان ئەکرێتەوە هەندێک ڕووداوی گرنگەیە کە من لە دوای ئەم ئینفۆگرافیکە بۆتان باسەکەم کە ئەگەری هەیە ئەگەر هەر کام لەم سیناریۆیانە جێبەجێ بکرێت لە ماوەی ئەمڕۆیا لە ماوەی ڕۆژی داهاتووە ئەمانە ئەتوانێت چ گۆڕانکاریەک لەسەر نرخەکان و هەروەها بەهای کانزاگران بەهاکان دروست بکە بەڵام دەربارەی زیو ئەوەی کە بۆم باسکردن ئۆنسەیەک زیو لە بازارەکانی جیهان بە 80 دلار و 79 سنت داخرا و کیلۆگرامێکی بە 2598 دلار مامەڵی پێواکرێت زیوی مەرمەڕە و پاڵم لە هەرێمی کوردستان وەکوتم بە پێی ئۆنسە جیهانیەکە نیە ینی ڕێک بە پێچەوانی ماوەی ڕابردوو بازرگانانی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆیاندایە بازاڕی زیو لەبەرێک کە جیاوازیەکەشی لەگەڵ ئۆنسە جیهانیەکەی زۆر بەرچاو بوو واتە ئەوەی کە لە ئۆنسە جیهانیەکەی هەبوو زۆر کەمتر بوو لەوەی کە لە هەرێمی کوردستان کڕین و فرۆشتنی پێوە ئەکرات بەڵام ئێستا نەک تەنها ئەو جیاوازیە نەماوە بەڵکو وەکوتم نرخەکەی لە کەمتر تەنانە لە ئۆنسەی جیهانیش مامەڵی پێوەکرێت کە زیوی مەرمەڕە ئەمڕۆ بە 2575 دلار و پاڵمیش بە 2577 دلار لە بازارەکانی هەرێمی کوردستان مامەڵەیان پێوەکرا.
باسی ڕووباری سیروانتان بۆ بکەم کە بەهۆی ئەم بارانبارینانەی ئەم دواییانە بە تایبەتی لە وەرزی زستان و بەهاریشە بێگومان بوژانەوەیەکی زۆری بەخۆیەوە بینیوە ئاستی ئاوەکەشی بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە لەسەر ڕووبارەکە کەشتێکی بچووکی گەشتیاری دروستکراوە ئەمەش بووە سەرچاوی داهات بۆ ژمارەیە گەنج لە ڕێگەی پرۆژێکی گەشتیاریەوە کە دروستکردنی کەشتی و کافتریای ناو ئاوا لە ڕووباری سیروان هەلی کاریان بۆ گەنجانی تریش ڕەخساندووە بڕیارە پرۆژەکەیان بەرفراوان بکەن. بیرۆکەکە لە پرۆژەی بازرگانی دەرەوەی عێراق وەرگیراوە پێشوازیەکی گەورەشی لێکراوە گەشتیاران و سەردانیکەرانیش دڵخۆشن بە گۆڕانکاری شێوەی ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان بەڵام داواشەکەن کە حکوومەت زیاتر خزمەتی ناوچە گەشتیاریەکان بکات. ئێمە وەکو بەلەمی گەشتیاری ناوچەی نەوڕۆڵی هەستاین بە دروستکردنی ئەم پرۆژە جوانە بۆ پارێزگای هەڵەبجە و لە هەمان کاتە بۆ ناوچەی نەوڕۆڵی. بیرۆکەی ئەم کارە لە ئەتوانین بڵێنە دەرەوەی هەرێمی کوردستان فکرەکەمان وەرگرتو و ئێمەش حەزمان کرد چونکە پارێزگای هەڵەبجە یەکێکە لەو پارێزگانەی لە هەر گۆشەیەکەوە تێڕوانی بکەی چەندین ناوچی جوانی دڵگیری هەیە سروشتێکی ڕازاوەمانێ و هەم ئارامەکەشمان بەردەسە بۆیە بیرمان لەوە کردەوە بتوانین پرۆژەیەک پێشکەش بەم پارێزگا و ناوچەیە بکەین. هەستاین بە دروستکردنی بەلەمی جوڵاو لە ناوچەی نەوڕۆڵی لەسەر ڕووباری سیروان. ئەم بەلەمە توانێت هەڵگرتنی 100 کەسی هەیە باشە بەڵام لەبەر سەلامەتی گەشتیاران و میوانە بەڕێزەکان ئێمە تەنها 50 کەس هەڵدەگرین. لێرە هەلی کارمان بۆ 5 کەس ڕەخساندووە. ئەتوانین لە داهاتووە هەلی کار زیاتر بڕخسینی بۆ گەنجەکانی شارەکەمان تا بتوانین سوودبن بن لەم بەلەمە گەشتیاریە. ڕۆژانە گەشتیاری بیانیمان هەیە لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە ناوچەکانی کەی هەرێمی کوردستان ڕۆژانە سەردانی ئێمە دەکەن بە مەبەستی بەسەربردنی کاتەکانیان و ڕازاندنەوەی ڕۆژەکانیان لێرە. لە هەمان کاتە ئێمەش ئۆفەری تایبەتمانەیە بۆ بۆنە تایبەتەکان و ئاهەنگەکان توی گەشتیارە توی میوان دەتوانی بۆ نمونە بۆنە تایبەتەکانە بە مەبەست ئیزدەواجە بۆ نمونە ئاهەنگی هاوسەگیرەکانە دەتوان لێرە حیجزی شوێنەکە بکرێ بتوان لێرە کاتەکانیان بەسەر ببن و ڕۆژەکەیان جوانتر و ڕازاوەتر. من لە قەڵاتزێەوە هاتووم بە حکمیەوەی دەوروبەری خۆشمان سروشتێکی جوانی هەیە و بە هەموو سروشتێک قایل نابین چکە قەندیل و ئاسۆس و مامەندە و کۆمەڵێک شوێنی جوانمان لە دەوروبەرە بۆیە کە شوێنێک زۆر سەرنجڕاکێش نەبێت بۆ ئێمە زۆر جوانتر نەبێت لەوەی خۆمان پێی قایل نابین بەڵام نەوڕۆڵی بە سروشتێکی زۆر تایبەت و جوانی هەیە یعنی جیاوازە لە ئەو شوێنانی کە پێشتر بینیومە لە کوردستان بە تایبەتی ئەو دەریاچە و شاخ و چێوە زۆر تایبەتمەندێکی جوانی پێداوە. ئەم جارەش کە هاتم بینیم گۆڕانکاری زۆر کرابوو بۆ نمونە ئەو کافێت جوانە کراوەتەوە و گوتیان گەڕۆکیشە ینی ڕۆژانە ئاگەڕێ ئەوە شتێکی جیاواز و زۆر جوانە کە لە هەموو شوێنەکان ئەوانەی کە ئاوی لێ پێویستە بکرێ و گرنگی زیاتری پێ بدەن و ئاوادانی بکەنەوە. سوپاس بەخوا جێگەی دڵخۆشیە کە ئاوەکە زۆر باران باریەوە و ئاو بەرزبووتەوە و ساڵ بە ساڵیش شوێنەکە باشتر و باشتریشە بێت هەم ڕێگەبانەکەی باشترە بێتەوە هەم لایەنەکانی کەی باشترێت بەڵام پێویستێتی ئێستا زۆری ماوە یان جادەوبان زۆری ماوە باشتر بێت و ئەوەی جێگەی سەرنجە کە من هاتووم بۆێرە کە خۆوان خەڵکی ناوچەکەین بەلەمەوانی زۆری تایە بۆ خەڵکی زۆر سواری بەلەمە بێت بە هەموو نوعەکانی ینی هەر شێواز سێرەکەی بەڵام تیمی غەواسی تیانە یعنی لە هەموو حاڵەتێکە لە هەموو حاڵەتی فریاگوزاریە کێکێتنەوە ئاوەکەوبوونی شەپۆلی بەلەمەکانی یاشتێ بێت زەحمەت ڕزگاربوونی کەسێک بێتنەوە ئاوەکەوە کە مەلەوانێکی باش نەبێت ئای مەلەوانێکی ئەتیادیش ناتوانین دەربازیە لەم ئاوە چکە شەپۆلی زۆرە و ئاوەکەش ناوەسڵستاو نییە تیمێکی فریاگوزاری خێرای تیانی وەکو غەواسەوە لە باوەڕ ناکەم ڕۆژەش هاتیایە بێت یعنی ئەوە پێویستە حکومەت جێبەجێکە و تیمێکی بۆ دابین کات بۆی دوور بێت لە هەموو مەترسیەک بۆ گیانی وڵاتیانی ئەماتیقەوە میوانەکانیش کە سەردانی هەڵەبجاکەن. ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوو ئاگربەست هەیە دوو ئاگربەست لە ئارایە کە ئەم دوو ئاگربەستە هەردووکیان ینی زۆر لاوازن لە هەر ئان و ساتێکا ترسی ئەوە هەیە کە ئاگربەستەکان بشکێ دیسانەوە جەنگ ڕووباتەوە. من باسێکی ئەم دوو ئاگربەستە و ماوەی تاوابوونی ئاگربەستەکانتان بۆ کەم و پێتانەڵێم کە
چی بەسەر دێت یان ئەگەری زیاترەکەم ئاگربەستانە چی بەسەر بێت. یەکەم ئاگربەستەوەی کە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران هەیە، ماوەی ئاگربەستەکە بەگشتی 14 ڕۆژەوە تا 2 هەفتەیە کە ئەم ئاگربەستە لە 8 چواری ئەم ساڵ 8 چواری ینی ئەم ماوەی ڕابردوو دەستی پێکرد زۆریشی نەماوە، کۆتاییەکەی 22 چوارە واتە چەند ڕۆژی تر کۆتایی بەم ئاگربەستە دێجا. وەکو پێم وتن ئەم ئاگربەستە زۆر گرنگە لەبەرەوەی کە یەکەمیان لە نێوان ئەم سێ وڵاتە بوو، بەڵام ئێران زۆر سوور بوو لەسەرەوەی کە لوبنانیش ئەبێ بگرێتەوە. بێگومان پاکستان کە نێوەندگیرە لە نێوان ئەو دوو وڵاتە و بە تایبەتی بۆ گفتوگۆکان و بۆ ئاگربەستەکە وتی کە بەڵێ ئەم ئاگربەستە شمولی لوبنانی شەکات، بەڵام ینی ئێرانیش ئەوەی ئەوێت و پێڕازیە، بەڵام ئەمریکا و ئیسرائیل ڕەدی ئەکەنەوە هەرچەندە لەو لاشەوە ئاگربەستێک کراوە. با بچینە لای زانیاریەکانی تر و باسی بابەتی تر بکەین هەر لەم بارەیەوە. و ئاگربەستەی ترکە هەیە لە نێوان ئیسرائیل و لوبنانە ماوەکەی 10 ڕۆژە. دەستپێکی ئەم ئاگربەستە 16 چوار بوو وەکوتم، ئەم ئاگربەستە لە دوای ئاگربەستەکەی ئێران کرا لەبەرەوەی کە ئەتوانین بڵین یەکێک لە هۆکارەکانە و فشارە بوو کە دروست بوو یانوت کە ئەبێ حتمما لوبنانیش بگرێتەوە و جێبەجێ کرا، بەڵام ئەم ماوەکەی 10 ڕۆژە و 24 چواریش ئەم ئاگربەستە کۆتایی پێدەجا. هەردوو ئەم ئاگربەستە وەکوتم لاوازن لە هەر ئان و ساتێکە ترسی ئەوە هەیە کە ئاگربەستەکان بشکێ و لایەنەکانیش یەکتر تۆمەتبارەکەن بەوەی کە پێشێلیان کردووە ئاگربەستەکە. لە ئێستاە ئەم ئاگربەستە دەڕۆژیەی ئیسرائیل و لوبنان لە ئارایە، بەڵام بەشێک لە هێزەکانی ئیسرائیل لە لوبنان ماونەوە و حیزبوڵڵا ژەڵێ من بە مەرجێک پێمل ئەبمەوە بە مەرجێک دێمەم ئاگربەستەوە و پەیڕەوی ئەەکەم و پابند ئەبم کە بە تەواوەتی ئیسرائیل لە لوبنان بکشێتەوە. بەڵام هەر دەربارەی ئەم بابەتانە وەکوتم پێشهاتە ئابوووریەکان و کاریگەریەکانی بە تایبەتی لەسەر ئابووری جیهان، لەسەر بارودۆخی جیهان و لەسەر ئەم ئاگربەستانش کە ئێستا بۆم باسکردن ئەمێ باسی دوایین پێشهاتەکانتان بۆ بکەم کە لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە ڕوویداوە، لە مای ئەم 24 ساعتەیە بە دیاریکراوی ڕوویداوە و کاریگەری دروستەکە. یەکەم یان ئەوەی کە لە نوێترین لێدوانیدا و لە تۆڕی کۆمەڵایەتی تروس سۆشیال بڵاوی کردوێتەوە ترامپ ئەڵێ سەرجەم وێستگە کارەباییەکانی ئێران لە ناو ئەبین ئەگەر بێت و ڕازی نەبێت جەنگ کۆتایی پێبێت. بێگومان سبەی ترامپ ئەڵێ کە کابینەکەی و نوێنەرەکانی بەرەو پاکستان ئەڕۆن بۆ ئەوەی کە ئەم ئاگربەستە جێبەجێ بکرێت و باسی ئەوە ئەکات ئەڵێ ئەگەر بێت و ئێران ڕێککەوتن نەکات ئەوە خراپ بەسەری ئاشکێتەوە دیسان باسی وێستگەکان و باسی تۆڕی کارەبا و باسی پردەکانەکات. هەروەها ئەڵێ بەهۆی داخستنی گەروی هورمزۆ ئێران ڕۆژانە 500 میلیۆن دلار زیانی بەرئەکەوێت. ترامپ ئەڵێ ئێران گەورەترین زیانمەندی ئەم جەنگەیە باس لەوەکە دەڵێ هەر خۆیان بە داخرانی گەروی هورمز گەورەترین پیاوەتیان لەگەڵ من کردووەڵە من خۆم مەبەستمە کە گەروەکە داخەم، ئەم گەماروی دەریاییش مەبەستمەوەیە کە گەروەکە داخەم، بەڵام ئەڵێت مادام ئێران گەروەکەی داخستۆمە گەورەترین پیاوەتیە کردوێتی و هەروهاڵە هیچ ئاماژەیەک نییە بۆ هاتوچۆی کەشتیەکان لە گەروی هورمز لەبەرەوەی کە لە دوای ئێران وتی دای ئەخەم و لە ماوەی ڕۆژی ڕابردوو تەقەی کردووە لە دوو کەشتی ئیتر کەشتەکان ناوێرن هاتوچۆ بە گەروی هورمز بکەن و بە تەواوەتی هاتوچۆکی ڕاگیرا. هەروەها وەزارەتی دەرەوەی ئێرانیش ئەڵێ هاتوچۆی بێمەرج لە گەروی هورمزەوە بە تەواوەتی بووە بە خەیاڵ و ئیتر گەروی هورمز ناگەڕێتەوە بۆ دۆخەکەی جاران. زانیاریەکانی ترمان لەم بارەیە ئاژانسی وزەی نێودەوڵەتیەڵێ بەرهەمهێنانی وزە هاوشێوەی پێش جەنگ ماوەی 2 ساڵی پێویستە لەبەرەوەی کە ژێرخانێکی زۆری وزە لە وڵاتانی کەندا و لە ئێران زیانی بەرکەوتووە. ئەگەر هەر ئێستاش جەنگەکە بوەستێت بێگومان دۆخی وزە ناگەڕێتەوە بۆ دۆخی جاران. هەروەها ئەڵێت پێشنیار ئەکرێت کە هێڵی نەوت لە نێوان تورکیا و عێراق دروست بکرێت بۆەوەی کە بێگومان ئاستی هەناردەکەی بەرز بکاتەوە. عێراق بۆ سێم هەفتە لەسەر یەکیش هەناردەی نەوتی بۆ ئەمریکاکەم کردووە لەبەرەوەی کە عێراق کە نەوتەکەی هەنارداکە ماوەیەکی پێویستە تاوەکو بگاتە ئەمریکا. جەنگەکە زیاتر لە 3 هەفتەی خایاندووە، بەڵام بۆچی 3 هەفتەیەکەم ئەکات لەبەرەوەی کە لە پێش جەنگەکەەوە بڕێکی ناردبوو لە ماوەی جەنگەکەیەوە بڕەگەیشتوە، بەڵام ئەوەی دواتر کە ڕەوانەی کردووە گەیشتووەیان بە کەمی گەیشتووە. با بچینە لای زانیاریەکانی تر هەر دەربارەی دوایین پێشهاتە ئابوووریەکان. بەریتانیا بانکشتی بانکە گەورەکانی کردو بۆ تاوتوێکردنی لێکەوتەکانی جەنگی ئێران. بێگومان ئەم جەنگە هەموو وڵاتانی نیگەران کردووە لەسەر و هەمووشیانە وڵاتانی ئەوروپی کە گەورە زیانمەندەکانی ئەم جەنگەن بە تایبەتی لە ڕووی وزەوە بۆیە بەریتانیا فەڕەنسا بەردەوام لە کۆبوونەوەیان و ڕێکاری پێویست دەگرنە بەر بۆی کە ڕوبەڕووی ئەم جەنگە ببنەوە. هەروەها گرێبەستی هاوردەی غازی ئێرانیش لەلایەن تورکیاوە ڕوو لە تاوابوونە لە چەند مانگی داهاتوە کۆتایی دێ بەپێی ئەم گرێبەستە درێژخایەنە ئێران ڕۆژانە 9.6 ملیار مەتر سێجا غاز
بۆ تورکیا ئەبێ هەناردە بکە هەرچەند ئەوەی کە لە ماوەی ڕابردووە هەناردەی کردووە کەمتریش بووە لەو بڕە بەڵامەڵێ ئەم گرێبەستە هەتاوەکو ئێستا گفتوگۆی لێ نەکراوە بۆ نوێکردنەوەی لەبەرەوەی کە وەکو تورکیاڵێڵە لایانی بەرامبەر واتە ئێران سەرقاڵی بابەتی گرنگترە و هەروەها دامەزراوەی بەڕێوەبردننی قەیرانی تاران ئەڵێ بەبێ بەرامبەر ئەو خانوانە کە زیانیان بەرکەوتووە چاک ئەکرێنەوە ئەوترێت کە ئەم چاکردنەوەیە بێگومان کڕینی کەلوپەلیش لە خۆ ئەگرێت و خەرجی مانەوە لە هۆتێلی هاوڵاتیانیش لە خۆ ئەگرێت ئەگەر زانیاری ترمان هەبێت لەم بارەیەوە بەڵێ قەیرانی سوتەمەنی هەڕەشە لە گەشتە ئاسمانیەکانی ئەوروپا ئەکات بێگومان هەفتەی ڕابردوو بکە ڕاگەیەندرا وتیانەگەر بێت و ئەم قەیرانە چارەسەر نەکرێت زیانی گەورە بەر کەرتی فڕۆکەوانی و گەشتیاری ئەوروپا ئەکەوێت لەبەرەوەی کە ئەڵێ لە 3 هەفتەی داهاتوە ڕەنگە قەیرانی گەورە لە سوتەمەنی فڕۆکەی ئەوروپا دروست بێت هەروەها لە عێراقیش 15 بۆ 18 گەشتی ئاسمانی لە ئێستا ئەنجامەدرێت ڕوو لە بەرزبوونەوەی بەڵام لە بەرچاوگرتنی ئەوەی کە لە ماوەی پێشوو هەبوو هێشتا نەگەڕاوەتەوە دۆخی ئاسایی خۆی بەڵام ئەوترێت کە ڕوو لە بەرزبوونەوەی ئەگەر دۆخەکە ئابم شێوەیە بمێنێتەوە ڕەنگە بگاتەوە دۆخی ئاسایی خۆی و هەروەها زێلێنسکیش ئەڵێت کەمکردنەوەی سزاکانی سەر رووسیا یارمەتی دەرەبێت لە جەنگی ئۆکراین بێگومان ئەمریکا بۆ ئەوەی کە نەوتی رووسیا گەڕێتەوە بۆ بازاڕەکان سزای لەسەر رووسیا لەسەر کەرتی وزەی رووسیا لا بردووە و ئەمەش نیگەرانی لای ئۆکراین دروست کردووەڵێ مەدابینکردنی دارایی جەنگە بۆ رووسیا. هەر پێوەست بەم بابەتە گەماڕووی دەریایی بەندەرەکانی ئێران لەلایەن ئەمریکاوە فشارە ئابوووریەکانی ئەو وڵاتی خستوەتە قۆناغێکی نوێوە ژمارەیەکیش لە چاودێران گەشتبینانە لە دۆخەکە ئەڕوانن پێیان وایە کە ڕەنگە ئێران بتوانێت لە ڕێگەی بەندەرەکان و سنوورەکانی ترەوە خۆی لە گەمارۆکان دەرباس بکات بەڵام پسپۆڕان ئەڵێن ئەستەمە ئێران بتوانێت ئابوووریەکەی لەو گەمارۆی ڕزگار بکات بە تایبەتی ئەگەر بێت و درێژە بکێشێت و کاریگەریش لەسەر بازرگانی دەرەکی بەرهەمهێنانی ناوخۆ بازاڕی درا و گیرفانی هاوڵاتیانیش دروست دەکات. لە دوای دەستپێکردنی ئاگر بە 100 هەفتەیەکەی ئەمریکا و ئێران و دەستپێکردنەوەی دانوستانەکان جێبەجێکردنی گەمارۆی دەریایی بەندەرەکانی ئێران لەلایەن ئەمریکاوە شارابووریەکانی وڵاتی خستوەتە قۆناغێکی نوێەوە گەمارۆی بەندەرەکان لە کاتێکدا ڕوودەدات کە پێش ئەوەی هەندێک گرفتی ڕیشەی لەوانە کێشەی پێکهاتەی هەڵاوستانی بەرز و ناسەقامگیری درێژخایەن بەرۆکیان بە ئابووری ئێران گرتبوو. وتەبێژی حکوومەتی ئێرانیش باسی لەوە کردووە کە زیانەکانی جەنگەکە بە 270 میلیارد دلار خەمڕێنراوە بە زیانی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کاوەش بەرفراوانی ئەو زیانە دەخاتە ڕوو کە بەر ئابووری وڵات کەوتووە پێش گەمارۆکان ژمارەێک لە چاودێران گەشتبینانە لە دۆخەکە دەڕوانن و پێیان وایە ڕەنگە ئێران بتوانێت لە ڕێگەی بەندەرەکان و سنوورەکانی دیکەوە خۆی لە گەمارۆکان دەرباس بکات بەڵام پسپۆڕانی دەڵێن ئەستەمە ئێران بتوانێت ئابوووریەکەی لەو گەمارۆیە ڕزگار بکات بە تایبەتی ئەگەر درێژە بکێشێت وەک لێکەوتەکانی گەمارۆکەش باز لە هەڵاوسانی گەورە و بەرچاو و کوردهێنانی بەرهەمە سەرەکیەکان و پێویستی ناوخۆ دەکەن لە ئاستێکی بەرچاودا بۆ پێی ئێران بوو بازرگانی دەریایی پشت بەڕێڕەوەکان و بەندەرەکانی باشوور دەبەستێت و لە سەدانەوەی هەناردە و هاوردەی لە ڕێگەی کەندا و دەریای عومانەوەی و بە ژوەرەی خەمڵاندنەکان گەمارۆی دەریایی ڕۆژانە 100 میلیۆن دلار لە داهاتی تاران کەم دەکاتەوە. لە ڕۆژی 12/4ەوە گەمارۆی دەریایی ئێران بە ڕسمی خراە بواری جێبەجێکردنەوە کە هەموو بەندەرەکان و کەناراوەکان لە کەندا و دەریای عومان دەگرێتەوە. جێگرەوەکانش لەوانە ڕێڕەی وشکانیەکان و بەندەرەکانی باکوور بەهۆی سنوورداربوونی توانا و بەرزی تێچووەوە توانای قەرەبووکردنەوەیان نییە. پشکی دەریایی قەزوین لە بازرگانی دەریایی ئێران لە 3 بۆ لە 5 و تەنانەت ڕێڕەوی گوادەریش ڕۆڵی تەواوکار و سنوورداری هەیە. لەسەر ئاستینە و خۆش ئاماژەکانی لێکەوتەکانی ئەمبار و دۆخە دەرکەوتووە هەر لە داخرانی ئەو کارگانەی پشت بە بەرهەمی سەرتایی دەبەستن هەتا بەرزبوونەوەی بێکاری و هەڵاوسان و ناسەقامگیری لە بازاڕی دراوە. گەمارۆی دەریایی بەندەرەکانی ئێران لەلایەن ئەمریکاوە شۆکێکی سیستماتیکی و فرەڕەهاندا بۆ ئابووری ئێران کە هاوکات کاریگەری لەسەر بازرگانی دەرەکی بەرەمهێنانی ناوخۆ و بازاڕی درا و گیرفانی هاوڵاتیان دروست دەکات. ئاست و بەرفراوانی کاریگەریەکانیش پەیوەستە بە درێژە کێشانی کاتی گەمارۆ و توانای بەڕێوەبردن لە ناوخۆ و گۆڕانکاریە جیۆپۆلیتیکەکان.
بێگومانم گەماڕۆی دەریاییە زیانێکی زۆر بە ئابووری زیانێکی زۆرتر بە ئابووری ئێرانە گەیەنێت و فشارێکی زیاتر لەسەر ئابووری ئەو وڵاتە دروستەکە. من لێرە باسی ڕێگەجێگرەوەکانی ئێرانتان بۆکەم. هەندێک لە ئابووری ناسان گەشتبینانە لەم بارودۆ خاڕوان ئەڵێن ئێران ڕێگەی جێگرەوەی هەیە، بەڵام من لێرە پێتانڵم کە نەخێر. ئەو ڕێگە جێگرەوانە لە ئاستەکانین کە بتوانن ئەو قەیرانە کە ئێران ڕوبەڕووی ئەبێتەوە قەرەبووی بکاتەوە، لەبەرەوەی کە ئەسڵەن توانایان کەمترە، لەبەرەوەی کە ئێران لە سەدا 90 نزیکەی سەدا 90 لە بازرگانیەکەی بە نەوتی و نانەوتیەوە پشت بە بەندەرەکانی باشووری وڵاتەکەی ئەبەستێ. ئەوەی کە هەیە دەربارەی بەندەرەکانی باشوور گرنگیەکەیان ئەوەیە کە 85 بازرگانی کۆنتێنەر لە ئێران لە بەندەری ڕەجاییەوە تەنها یەک بەندەری واتە 85 بازرگانی کۆنتێنەرەکان لە خۆگرێت. ئەمە قەبارەیەکی گەورەی و قەربکردنەوەی ئەمە بە تایبەتی لە کاتێکی کەما ڕەنگە زۆر ئاستەم بێت. 90 بازرگانی نەوتی و نانەوتی ئێران لە ڕێگەی بەندەرە دەریاییەکانەوەیە کە بە تایبەتی کەوتونە باشووری ئێران و گرنگێکی زۆریان هەیە بۆ ئەو وڵاتە. ئەگەر باسی جێگرەوەکە بکەم، جێگرەوەی دەریایی باس لە بەندەری جاسک ئەکرێت. ئەوترێت کە بەندەری جاسک جێگرەوەیەکی گرنگە بۆ ئێران کە ئەتوانێت بیکاتە جێگرەوەی ئەو بەندەرانە کە کەوتونە ناو گەمارۆکانەوە، لەبەرەوەی کە ئەم بەندەری جاسکە تەرمیناڵی نەوتە، تەرمیناڵێکی هەناردەکردنی نەوتە، ئەکەوێتە ڕۆژهەڵاتی گەروی هورمز واتە پشت بە گەروی هورمز نابەستێت کە شمولی ئەو گەمارۆیانە ئەو سزانە بکات و هەروەها ئەکەوێتە کەناراوەکانی دەریای ئۆمان. هەناردەی نەوتەکەی بەپێی توانە 1 ملیۆن بەرمیلە، بەڵام ینی بە شێوەی ڕۆژانە ئەوەی کە بە شێوەی ڕاستەقینە وەل بەکردارێکی ئەتوانێت هەناردەی بکە ڕۆژانە لە 300 بۆ 700 هزار بەرمیلەواتە لە بەرزترین ئاستا هەناردەی جاسک ئەکاتە 700 هزار بەرمیل کە ڕەنگە بۆ قەرەبووکردنەوەی ئەو کورتێنانە کە بۆی دروست ئەبێت ئاستێکی باش نەبێت. بەندەرێکی ترکە ئەوترێت ئێران ئەتوانێت وەکو جێگرەوە سەیری بکات، بێگومان بەندەری چابەهارە تاکە بەندەری ئێرانە کە ئەکەوێتە سەر ئۆقیانوس و وەکو وتم ئەم بەندەرەش پشت بە گەروی هورمز نابەستێت و بەرهێنانی هاوبەشی تێدا کراوە لە چابەهار. بێگومان هندستانیش و بەرهێنانی کردو دوای سزاکانی ئەمریکا. بێگومان هندستان ناچار بوو کە لە چابەهار بکشێتەوە و پێگەیەکی جیۆپۆلیتیکی گرنگی هەیە بەندەری چابەهار. هەناردەکەی 8 ملیۆن تۆنا و توانای پەرەپێدانەکە ینی ئەگەر بێت و بەرهێنانەکەی بە تایبەتی لەلایەن هندستانەوە جێبەجێ بکرێت هەتاوەکو 25 ملیۆن تۆن ئەم بەندەرە ئەتوانێت ئاستی هەناردەکەی بەرز بکاتەوە. بۆچی گرنگە و بۆچی وەکووتم لە ڕووی پێگەی جیۆپۆلیتیکیەوە گرنگە؟ لەبەرەوەی کە ئێران بە ئەفغانستان و بە ئاسیای ناوەند ئەبەستێتەوە، هەروەها بەشێکە لە ڕێڕەوی نێودەوڵەتی باکوور باشوور کە ڕێڕەوێکی نێودەوڵەتی زۆر گرنگە لە نێوان ئاسیا و ئەوروپایە. ڕێڕەوی وشکانیشی هەیە ئێران وەکو جێگرەوە. ڕێڕەوی ئێران تورکیا ئەوروپایە و کۆتوانین ببینین ڕێڕەوەکە لە ئێران و ئەچێتە مەرزی بازرگان و لەوێەوە بۆ تورکیا و لەوێشەوە بە ئەوروپا ئەبەستێتەوە. بەڵام تواناکەی دە بۆ 15 ملیۆن تۆنی ساڵانەیە. ئەگە بچینە لای زانیارەکانی تر بەبێ ئاستەنگ و بەبێ کێشە و گرفتیش نییە، ئاستەنگەکەی ئەوەیە کە پشت بە خاکی تورکیا ئەبەستێواتە کەی تورکیا لە ئێران تووڕە ببێ بە کوردی خۆمان ینی بیاوێت تووڕەی بکات، ئەتوانێت کە ئاستەنگ لەم بازرگانیە دروست بکات و هەروەها سەدا هەفتای تێچووی گواستنەوەش ئەگەر بیاوێ ڕێڕەوەکانی بگۆڕێت بەرز ئەکاتەوە. ڕێڕەوێکی نێودەوڵەتی تری هەیە ئێران کە دیسانەمەوەکو جێگرەوە توانێت پشتی پێ بەستێ، ڕێڕەوی باکوور باشوورە کە ئەمە لە نێوان هندستان، ئێران، دەریای قەزوین، رووسیا و ئەوروپایە. ئابم شێوەیە کە بۆم باسکردن ئێران بە ئەوروپا بەستێتەوە. تواناکەی 15 بۆ 25 ملیۆن تۆنی ساڵانەیە واتە بەرزترین توانای 25 ملیۆن تۆنە. 140 کاتی گەیاندن کەم ئەکاتەوە واتە ئەم سوودەشی هەیە ئەم ڕێگایە کە ڕێڕەوەکەشی لە ئێرانەوە بۆ تورکمانستان و کازاخستان و چین و رووسیایە. ئەمە ڕێڕەوێکی ترە بێگومان ڕێڕەوی ئاسیای ناوەند کە ئەم ڕێڕەوی ئاسیای ناوەندش تواناکەی بێگومان 10 ملیۆن تۆنی ساڵانەیە و ئاستەنگەکەشیەوەیە کە ژێرخانی هێڵی شەبەندەفەر لە ڕێگەی ئەم ڕێڕەوی ئاسیای ناوەندەوە لاوازە ناتوانێت بە تەواوەتی پشت بە ئەو ڕێڕەوە ببەستە لەبەر ئەم ئاستەنگە کە بۆم باسکردن. با بچینە لای زانیاریەکانی تر هەر لەم بارەیەوە ئەوەی کە بۆ هەناردەی نەوت ئێرانەوەی کە زۆر لەم کێشانەیە ینی ڕەنگە سەرقاڵی کردبێ، ڕەنگە زۆر بۆی گرنگ بێ و بەشێکی زۆر لە داهاتەکەی کەم کردبێتەوە هەناردەی نەوتەکەیەتی، لەبەرەوەی کە بەشی زۆری داهاتی ئێران لە ڕێگەی هەناردەی نەوتەکەوێتی کە هەموو ئەو بەندەرانە کە ئەکەونە ژێر گەمارۆکەوە لە ئەسەلوویەوە هەتاوەکو بوشەهر و هەتاوەکو خارگ و ئەو بەندەرانە لە چوارچێوەی گەمارۆکانان. بەڵام بەندەری تریشی هەیە ئێران لە باکووری وڵات لە ڕێگەی دەریای قەزوینەوە
کە ڕێڕەوەکەی لە ڕێگەی رووسیا و بۆ ئازەربایجان و بۆ کازاخستانە لەم ڕێگەی و ئێران تەنها 200 بۆ 500 هزار بەرمیلی ڕۆژانە ئەتوانن نەوت هەناردە بکاوە تا بەرچاو نییە و بە لە بەرچاوگرتنەوەی کە ژێرخانەکەشی هەر ئەسڵەن توانای قەرەبووکردنەوەی ئەو ئاستەی نییە کە لە ڕێگەی بەندەرەکانی باشوورەوە هەناردەی ئەکاو بەندەرانە ئەکەونە سەر کەندا و بێگومان ڕێڕەوێکی گونجاوە بۆ ئێران کە بیەوێ نەوتەکەی هەناردە بکا بە تایبەتی بۆ چین کە گەورە کڕیاری نەوتی ئێرانە بە تایبەتی لەم ماوەیە کە نەوتی ئێران سزای لەسەر بوو و لە ڕێگەی کەشتە تارماییەکان و هەناردەیە کرد سەدانەوە دینەوتەکەی بەداشکانەوە بەچین ئەفرۆشت ئەگەر بیەوێ بگاتەوە باکووری وڵات لە ڕێگەی باکووری وڵاتەوە ئەو نەوتە هەناردە بکا کە سزای لەسرە خۆ کڕیارەکانی ناتوانن وڵاتانی ئەوروپی و وڵاتانە بن کە لەو ڕێڕەوە نزیکن بێگومان ڕوبەڕووی ئاستەنگە بێتەوە تەنانەت بۆ ئەم قەبارێش کە بۆم باسکردن 200 بۆ 500 هزار بەرمیلەکە گواستنەوەی وشکانیش دیسانەوە بژاردەیەکی تر کە ئێران ئەوترێت لە بەردەستێتی بۆ بازرگانیەکەی بەکارهێنانی وڵاتانی دراوسەیە ئەو وڵاتانە کە سنووری وشکانی هەیە لەگەڵیان بۆ نمونە باس لە عێراقە کرێ باس لە ئەفغانستانە کرێ و وڵاتانە کە لە چواردەوری ئێران و سنووری وشکانی هەیە لەگەڵیان و هەر ئەسڵان بۆ هەناردەی نانەوتێکەشی لە ئاستێکی بەرزا پشتی بۆ وڵاتانە بەستووە بەڵامەوەی کە ئاستەنگە لەم ڕۆوە و ئەوەی کە کێشە بۆ ئێران لەم ڕۆ دروستەکە ئەوەیە کە توانای ئەم سنوورانە و توانای ڕێڕەوشکانیەکەی لەگەڵ وڵاتانی دراوسە 100 بۆ 300 هزار بەرمیلی ڕۆژانەیە بۆ نەوتەکەی بەم شێوەیە بەم زانیاریانە کۆتایی بە هەواڵابوووریەکانی ئەمڕۆ هێنم سپاسکە بینەرمان بوون و ماڵاوە.